سوودانی هێڵی سوورە کێشێ و فەرمانی دەستگیرکردنی خێرا بۆ هێرشبەرانی سەر باڵیۆزخانەی ئەمریکا دەرەکە. بەغداد جارێکی تر بە دەنگی موشک هەژا، بەڵام ئەم جارە وەڵامی حکوومەت خێرا و بڕیاردەرانە بوو. محەممەد شایع سۆدانی سەرۆکوەزیرانی عێراق فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان فەرمانی با هەموو سەربازەکان و ئەمنیەکان کردووە دەست بەجێ ئەنجامدەری هێرشی تیرۆریستی بدۆزنەوە و ڕاپێچی دادگایان بکەن کە هێرشیان کردووەتە سەر دەوروبەری باڵیۆزخانەی ئەمریک. سەباح نوعمان وتەبێژی فەرماندەی گشتی ڕایگە سەرۆکوەزیران چیتر ڕێگە بەم جۆرە سەرکێشیانە نادا. سوودانی جەختەکاتەوە با ئامانجگرتنی نوێنەرایەتیە دیبلۆماسیەکان و باڵیۆزخانەکان هێڵی سوورە لەژێر هیچ ناو بارودۆخێکدا ناتوانرێ پاسایی بۆ بێنرێتەوە یان قبول بکرێت. پەیامی بەغدا بۆ ئەنجامدەرانی هێرشەکە ڕوونە. ئەم جۆرە کردەوانە نەک هەر زیان با سەروەری و ئاسایشی نیشتیمانی عێراق گێنن، بەڵکو بە هیچ شێوەیەک نوێنەرایەتی ئیرادەی گەلی عێراق ناکە. سوودانی هۆشداریدا چیتر ڕێگە نادرێت لایەنی دەرەکی یان گروپی چەکدار یاری با چارەنووسی وڵاتەکە بکە. لە کۆتایی ڕاگەیەنراوەکە سوودانی بنەمایەکی بنەڕەتی دەوڵەتداری و بیرەمۆیان هێنایەوە وتی بژاردەکانی شەڕ هەر کردەوەیەکی سەربازی تەنها و تەنها لە دەستی دەوڵەتایە. ئێستا هێزە ئەمنیەکان لەو پەڕی ئامادەباشیدان بۆ جێبەجێکردنی ئەم فەرمانە تاوەکو بیسەلمێنن کە یاسا و دەوڵەت تاکە بڕیاردەرن لە جەرگەی پایتەختە.